به هەلکەفتا 42 ساڵیا دامەزراندنە یەکێتیە لایەن سیاسی سەرەتا بادینا لە کادر و لاینگرین یەکێتیە بەرپرسە مەجلیسی یەکگرتووە ئیسلامی جی بێ گرنگی بەحەس لە ڕوو لە یەکێتیە کرد. بروكو أمل مالبند شارع يكتين اجتماعي كردستان أم بو مبسطي هاتين أفيريك وبيروزواهية يكتين اجتماعي كردستان بكين في سر صالاوا بحقيقة وكو يا أم هميد زانين يكتين اجتماعي كردستان حزبك كو جلك رولو كاريجاليا كم مظلن السر قربانا السياسية هريمة كردستانية هي خباطة كدير ودريج هي بصدهان بلكو بهزاران شهيد وقربانية داين بو هنديك وأبروك هريمة كردستان بيحتى في آرامية أبروك امتداء الجين لا يادي تريدو سالای دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمڕۆ برایانمان لە مەڵبەندی سێ یەکگرتووی ئیسلامی کوردستان هاتوون بۆ پیرۆزبایی مەڵبەندی چوار ئێمە وەکو لە مەڵبەندی چوار بە ناوی هەموو هەواڵانم یەکەیەکە سوپاسیان دەکەین دڵخۆشین بە هەواڵانمان لە برایانمان لە یەکگرتووی ئیسلامی کە هەموو کات لێرانە بیر بۆچوونەکانمان دید و ڕاوبۆچوونەکانمان بۆ ئایندەی کوردستان بۆ پرۆسەی سیاسی لە کوردستان بۆ پرۆسەی دیموکراتی لە کوردستان بۆ ئاشتەوایی سیاسی بۆ ئاشتەوایی دیموکراتی بۆی کوردستان بە قۆناغێکی ئارام و بە قۆناغێکی سەرکەوتوو لەم قۆناغی ئێستا دەرباز بێ دەتوان بڵێم کۆدەنگ و هاوڕەمونە. هەر بەvê هەلکەفتê bi zavaşûrî lê dihûkê seredana malbendê çarê rexsana dihûk kir û daxwazkirin ku bi vê helkeftê pêkvejiyan nebtinê diroşmîd belku bibîte rastî. هەلکەفتنا پیرۆزبایە برادران یەکێتی دکەین و داخوازکەین و پێکڤێژیان لە هەرێما کوردستان پێکڤێژیانەکە حەقیقی بیت نه وەک شعارات بیت ئەم وەک بزاوا دیموکراتی ئاشووری وەک ئاشووری مە گەلێک داخوازێت هەین و گەلێک ئاریشمەیت هەین لە هەرێمی کوردستان داخوازکەین هەلکەفتنا بهێنە چارەسەرکردن پرێک و دان و ستاندن و پێکڤێژیان نبس مجرد آخفتنا بيجوجيان وقت تطبيقك وقت مشاركة الهمي محافلة جيان الهرمة. 42 سالية دا مزراندنا يكتي نبتني كادر لانجرين يكتي دلخوشكرينه لان سياسي لپارزگاه دو كيجي دبيجن هاتنا يكتي اجتماعي كردستان فرح حزبي و ديمقراطيات برهم إنايا. جدو که بو بادینا ساد هاتی سامی